ئەو ئەزموونگەیە لە ئیستانبول بە وردی لێکۆڵینەوە لەسەر پەرەپێدان بە بەرهەمێکی ئوتکۆلۆنی تورکی دەدات. Kolonya formülünde لە سەرەتای بەتای کۆڤید-19 بە تایبەتی لە تورکیا سەری هەڵدا خەڵقڕۆیان کردا ئۆتکۆلۆن و بەرهەمەکانی بۆ تەندروستی ڕوخسار کە دژمیکرۆبن. هۆی سەرەکی ئەوەیە ئەو بەرهەمانە لە 60 ئێناثۆلیان تێدایە کە دژە میکرۆبن و میکرۆب ناچالاکەکان یان لە ناویان دەبەنواتە ڤایرۆسەکان و میکرۆبەکانی تری هاوشێوەش. ئەو جۆرە لە عەترا هەرە جۆری ناسراو لە تورکیا کە دەگەڕێتەوە ساڵی 1895 زاینی. ئەو عەترا لەو کاتەوە کە پەتای کۆرۆنا سەری هەڵداوە لە تورکیادا زۆر باوە و بەتایبەت لە وڵاتانی تری وەک قەتەر، ژاپۆن و میرنیشەنەکانی عەرەبی داواکاری هەبووە. Covid-19 بەکارهێنانی ئۆتکۆلۆن دوای ئەوە زیاتی کرد کە یەکەم کەیسی کۆرۆنا لە تورکیا ڕاگەیاندرا. وەزیری تەندروستی گوتی ئۆتکۆلۆنەکانی کە لە 60 ئیناثۆلیان تێدایە لە پارێزگاری بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنادا کاریگەرن. لە مانی سێژدا داواکاری بۆ 600,000 لیتر کۆلۆن هەبووە. وەگەڵ دەرمانسازە دەڵێت ئەو جۆرە عەترا تێکەڵاوێک لە مادەی ئەتانۆڵ، ئاو و جەوهەری بۆندارە و تایبەتمەندێکی باشی دژە میکرۆبی هەیە. ئەو جۆرە ئۆتکۆلۆنانە کە ئەڵکۆهۆڵیان تێدایە لە هەر شوێنێکی دیاریکرا و مایکرۆب لەناو دەبات، بەڵام گەرد و پاشماوەی لەسەر پێست دەمێننەوە. ئەڵبەت شۆردنی دەست کە ئەڵکۆهۆڵی تێدا بێت ئاکامی زۆر باشی دەبێت. دیارە مایکرۆب لەناو دەبات ئەگەر سابوون و ئاو لەبەردەستە نەبێت. کۆلۆنیا وەگنەری تێک لە تورکیادا هەر لە سەردەمی عوسمانیەوە خەڵک لە میوانخانەکان، چێشتخانەکان و دوکانەکان و تەنانەت ماڵەکانیش کەڵکی لێ وەردەگرن. ئۆتکۆلۆن هەر لە سەردەمی منداڵی ئیمەدا هەبوو. خەڵک ئۆگری بوونە لەوە تا پەتای کۆرۆنا بڵاوبێتەوە. ئەوروپا بۆ ئەوە داوا لە تورکیا دەکات. چەکێکی گرنگ بۆ پارێزگاری بەرامبەر بە کۆرۆنایە. ئێستا بەکارهێنانی دەمام لە شوێنە گشتیەکانی وەک فرۆشگاکان لە هاتووچۆی گشتیدا دەبێت لەبەرچاو بگیرێت. هەروەها حکوومەت ئەو دەمامکانە بێ بەرامبەر لە وڵاتدا بڵاو دەکاتەوە.